یادی 127 ساڵەی ڕۆژنامەگەری و دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکان باز لە دۆخی خراپی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێم دەکەن. ڕۆژنامەنووسان دەڵێن ئەو میدیا و ڕۆژنامەنووسانەی لە دەرەوەی بازنەی دەسەڵاتن لەمپەر لە بەردەمکارەکانیاندا دروست دەکرێت و تا ئاستی لێدان و دەستگیرکردن و دروستکردنی کەیسی بەناو یاساییش بۆیان دەکرێتە ئامانج. ئەوەی زیاتر مەترسیدارە دۆخی ئازادی ڕۆژنامەگەری ئەوەیە کە دەستگای ئەمنی و دەسەڵاتی قەزایی بەکار دەهێنرێت بۆ هەموو ئەو میدیایانە و ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە دەرەوەی بازنەی دەسەڵات و حزب دەسەڵاتدارەکان و خێزانە حکومڕانەکانی کوردستانە بە هەموو شێوەیەک لە لێدان لە سوکایەتیکردن لە دروستکردنی کەیسی قانونی لە بۆیان لە دروستکردنی کێشەی کۆمەڵایەتی لە بۆیان ئەو دەستگا دەوڵەتیانە هەموو لە بەرامبەر ئەو نووسەر و ڕۆژنامەنووس و ئازادی خوازانە بەکار دەهێنرێت کە لە دەرەوەی حزب حکومڕان و خێزانە حکومڕانەکان لە کوردستان. سەرڕای هەموو پێشکارانێکەوە هەیە ئەو شەزەقەیەکەوە دەبیم لە ئێستادا بە کاڵاکردنی ڕۆژنامەنووسانە، چونکە لە ئێستادا ژمارەیەکی زۆر ڕۆژنامەنووس ئەگەر بڵێم کردن و فرۆشتنیان پێوە دەکرێت. ڕەنگە خۆشیان کەم تەرخەمی و بابەتە بن چونکە خۆیان ڕازین بۆی کە بەو جۆرە کاریان پێ بکرێت. ئەویش لەلایەن دەسەڵاتەوە ئەنجام بدرێت چونکە بە پارەیەکی زۆر ئەو ڕۆژنامەنووسە باشانە ناچار دەکەن لە کەناڵەکانی خۆیان ئیشکەن بۆی کە بە ئاراستەی بیرکردنەوەی ئەوان کار بکەن، ئەوەی کە خۆیان دایانەوە. واتە ڕۆژنامەنووس لەو ناوەندەدا مەبدەئی خۆی لەسەر دادێنێت لە پێناو مەبلغێک پارەکە با بڵێن کاری بۆ دەکات ڕۆژانە. تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئامارێک بۆ پەیام ئاشکرا دەکات و دەڵێت بە درێژایی کابینەی نوێیەم ئەوەی تێبینی کراوە زیاتر لە 1000 پێشێلکاری بەرامبەر با ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە، دەستگیرکردن، ئەشکەنجەدان، ڕێگریکردن، بەکارهێنانی سیستەمی دادوەری لە دژی ڕۆژنامەنووسان دیارترین پێشێلکاریەکان بوونە. بە درێژایی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری مامەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانمان کرد لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووساندا، ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد زیاتر لە 1000 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە و ئەو پێشێلکاریانە بریتین لە دەستگیرکردن، ئەشکەنجەدان، ڕێگریکردن و لە هەمان کاتدا بەکارهێنانی سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان لە دژی ڕۆژنامەنووساندا. ئێمە پێمان وایە کابینەی نۆ یەکێک بۆ لە خراپترین کابینەکان لە ماوەی ڕابردوودا لە بابەتی پەیوەست بە مامەڵەکردن لەگەڵ ئازادی ڕادەربڕین. لە 22 چواری ساڵی 1998 لە سەردەستی میقداد میتحەد بەدرخان لە قاهیرەی پایتەختی میسر ژمارەیەکی ڕۆژنامەی کوردستان دەرچوو. دوای 127 ساڵ لە دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە ژێر دەسەڵاتی کوردیدا لە ئاستێکی خراپدایە بە جۆرێک کە پێشێلکاریەکان بوونەتە جێگەی سەرنجی ڕێکخراوە جیهانیەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.